ئەم بەڕاستیمە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری شاری سەیمانی و لەگەڵ زەردەشتەکان ڕێکخراوە ئەمە بە بۆنەی شەوی یەڵدا. شەوی یەڵدا جەژنێکێکە لە جەژنە هەرە گرنگەکانی زەردەشتیەکان. ئامانجمان لە ڕێکخستن وتافی پێکەوە ژیانە لە شاری سلێمانی و بتوانین کەمێک دڵخۆشی بین بە خەڵکی شاری سلێمانی لە دوای ئەوەی کەسانی ئازیز و خۆشەویستمان بەهۆی نەفرەتی ڤایرۆسی کۆرۆنا لە دەست و خەندە و پێکەنی لەسەر ڕوخسارمان نامانەوێ هەر ئاوا شاری سلێمانی شاری خۆشەویست بە ماتەم و خەمباریات تێپەڕێت. چلەیە ژبەرێ دا و بەری ئەم بێژین ڕاگەهاندن و صاحب حەیران جارۆی بابا پیرتما الگندا و هر کل جه خواهد شده ساخت کرده کمکا هل بزبان دیارت باشه ردهو که دیال هنرمند دیارت باشه ردهو که میوانه منه شبیه که ادبی هنری یا موزیک دل المال لوان بورینی افشا ویرانگی دل بره تساخت کرده. شبکه جیاوازه کدیکه و افشا هر دهات ساخت کردن هر سردمه که بشواز خو افشا ساخت کرد کوی که افشا و سردمه نو کدا و گلک راشن بیرد باجری و هوزانوان و هنرمند و کسانت دوره کن بینه و کد وشوه دا دمه که خوش بیگ و ببن. مفتوح الطريق حركة تجارية شغل كان أحسن العالم تشتغل تعيش تشتري هسه شوية الحركة ضعيفة طبعا العالم ما قل الحركة التجارية رواتب نوبات تتأخرهم أو ما ينطون السوق هم يقف على الرواتب ما يعتمد. قبل داعش كان الحركة موجودة وأسواق عامرة وبضاعة موجودة ودخل للمواطن موجود عمل موجود. بعد داعش راحت الأعمال وراحت المصانع والشيء اللي صار على البلد هذا ما قليل.